بەناوی خوای بەخشندە و میهرەبان جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ و تاعەت و ڕۆژ و نزای مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان قبول بێت. لە یەکەم ڕۆژی جەژن لە یەکێک لە گوندەکانی سنووری پارێزگای سلێمانین کە ئەویش گوندی دەمرکانە و ژمارەی ماڵەکان زیاترە لە 100 ماڵ. لەم بەرنامەدا ڕێوڕسمەکانی جەژن لەم گوندە خەنجیلانەیە بۆ ئێوە دەخەینە بەرچاو و چین و توێژەکانی ناو گوندەکە وەردەگرین و دەمانەوێت بزانین جەژنانی ڕابردوو لەگەڵ جەژنانی ئێستا چ جیاوازیەکی هەیە و ئەو شتانە چین کە تۆی هاوڵاتی، کە تۆی نوێژخوێن، کە تۆی ڕۆژەوان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پێت خۆشە لەم جەژنەدا درێژەی پێ بدرێ و ئەو عادات و تەقالید و ئەو بابەتانە چین کە پێت خۆشە بە پێچەوانەوە تەرک بدرێن و هیچ کات لە جەژنەکانە بەڕێوە نەچێت. لەگەڵماندا بن و ئەم جەژنە لەگەڵ دانیشتوانی گوندی دەمرکاندا دەبین. فاكهة زوجان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. دوای چەند خولەکێک لە گوێگرتن لە ئاوازی سروش کە چەندین جۆر دەنگی باڵندە و ئاژەڵ و ئاژەڵی ماڵیشمان گوێ لێ بوو دەنگی ماشەڵا زۆری ئەیتر لە کاری چاوەڕوانیدا ئەم دوو نوێژخوێن و ئەم دوو دانیشتوی گوندەمان بینی پێمان خۆش و سەرەتای بەرنامەکەمان چاوپێکوتنی لەگەڵ ئەواندا بێت کە تا ئێستا ئەتوانین بڵێن یەکەم کەس و دووەم کەسن کە هاتوونەتەوە بۆ مزگەوت دوای نوێژی بەیانی بە مەبەستیەوەی کە مەراسیمی جەژن بەڕێبکەن. مامۆستا سەرتا هاتنی جەنابتان بەم زوویە لەوەی ئامادەکاریش کردن بۆ ئەوەی کە ڕێخستنیە بێ بۆ مزگەوتەکە بۆ ئەوی بۆ نوێژخوێنان. باسێکی لەوەمان بۆ بکەی کە جیاوازی ئەم جەژن لەگەڵ جەژنانی ڕابردوو یاخود ئەم مەوسیمە کە خۆ دەزانین بەرەو بەهار و ئەوڕێتە جەژنەکە وڵێ خۆشتر دەکات بەبیرەوەی جەنابەت هەر جەژن و بەهاران و ساڵانی ڕابردوو چۆن بووە؟ والله خۆش بووە حەمد و سەنا بۆ خوا بیگەڕێ بە مای خێر و بەرەکەت و خۆشیە و خوا بە ڕەحمی خۆی بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێن لەم کاتان زۆر زۆر پێویستە خوا بە ڕەحمی خۆی هەڵنیێ کات دەرگاوی ڕەحمەتمان لێ بکاتەوە بەخێر بێن سەر چاویەوەش بەخێر بە سەر چاو یاخوا بەخێر بێن خێر و بەرەکەتان هاوردوێ ئینشاءالله. یاخوا سەلامت بن. تێبینی ئەوتان کردبێ کە ئێمە ئەمڕۆ زۆر لەگەڵ تیمەکەمان تیبینیەوەمان کرد ماشەڵڵا دەنگی پەلەوەر و با بڵێن ئاژەڵی ماڵی ئەوە زۆریەت یعنی دەنگی سروشت. ئەمە تا چەند جەنابتان بەرکەوتتان هەبوو لەگەڵ ئەم حاڵەتە کاتاناوە تایبەتمەندی چییە کە ئەم گوندە ماشەڵڵا ئەوەندە دەنگی جۆرا و جۆری ئاژەڵەکان ماڵەکایکێ سەنا بخوا حیواناتمان هەیە وڵاقمان هەیە و پەلەورمان هەیە و فەلاعەتمان هەیە و هەر بە کورتی حەزەکەم جەناب باسێک چ دروشمێک چ شتێکی لە جەژنا حەزەکەی خەڵک زیاتر گرنگی پێبات مەسەلەن ئاشتەوایی و گەردن ئازایی و سەردانی یەکتری و چ شتێکی جەناب و حەزەکەی بەردەوام بێت بەخێر سەر چاوە بۆ گوندەکەمان خی گەورە ئەم جەژنەکان نای خێر و تەوای ئاشتی بۆ هەموو مسلمانی لە جیهانە جەژن یعنی ئاشتەوایی و برایەتی و تەبایی خی گەورە تاعزمان لێ قبول کە لە هەموو مسلمانێکدا چوارپاتی کوردستان بەتایبەتی کوردستانی خۆمان. فيهما من كل فاكهة زوجان فبأي آلاء ربكما تكذبان. أميدمان وایە کەوا خوای ڕەب العالەمین دڵخۆشمان بکە بەڵام لە لایەکی ترەوە بەڕاستی دڵگرانین. خوشک و براکانمان لەم لاولەولا عەزیەت ئەدرێن و ناڕەحەت دەکرێن. ئێستا چەنەها لە ژێر دار و پەردۆدایە ئێمە کە جەژن ئەگێڕین جەژنی سەرکەوتنی عیبادەت ئەگێڕین. ئەجنا وەکو بێگانەکان و دوور لە خواکان هەڵ ناپەڕین و مەعسیەت بکەین.
ئەمە جەژنی تەقوایە، جەژنی عیبادەتە، جەژنی ڕێزگرتنە لە ئەمر و فەرمانەکانی خوای ڕەب العالەمین. ئەجینا هەمومان دڵگرانین بەڕاستی ئەوان لە ژێردار و پەردەدا بێ و ئێمەش لێرە بۆ خۆمان جلی جوان لەبەرکەین و خواردنی خۆش بخۆین. بەڕاستی مایش شەرمەزاریە بۆ ئێمە. نابێ هیچ شتێک بێ بە سەبەبی ئەوەی کە دەنگمان لە یەکتری دابڕێ. مەسەڵەن من و جەناب مشکلەیەکی دنیاییمان هەیە لەسەر عەرزێک، لەسەر فڵانێک، لەسەر ئیشوکارێک، لەسەر معاملەیەک کێشەیەکمان هەیە، کێشەکە بە گفتوگۆ چارەسەرە بێ. بەڵام قسە نەکردنەکە ئەوەی دامەنەبڕێ لە یەکتری دوورمان نەخاتەوە لە یەکتری. تێنەگەشتن دروستە بێ. دەستخۆش بێ. مامۆستا مەسەلەی چوونە سەر قەبران و مەسەلەی تازەکردنەوەی پرسە و بابەتانە ئەمە بەڕاستی زیندووکردنەوەی ئەم بابەتانە تەزکیە بێت شتێکی باشە، بەڵام بۆ ئەو بێ خەڵک لە خۆت کۆکەیتەوە و بیکەی بە عادەتێکی کەوا لە ناو خەڵکە بڵاو بێتەوە. بەڕاستی ئەمە عادەتێکی ناشرینە، کە من بینیمە ئەمانی کە ئەچن بۆ سەر قەبران بۆ تەزکیرە نییە، بەڵکو بۆ نازانم بۆ کۆمەڵی بابەتی شخصی خۆیانە کۆمەڵی خەڵک بانگەکەن و ئیتر کۆمەڵێک ڕفتار و شتی تا تەنان ناشرینیش ئەکەن لەسەر قەبران. ئەم ئەگەر چۆ بۆ تەزکیرەکردنی خۆی سەرێکی دەستکا بەجگەرە خواردن و قسەی لە هەولا و پێکەنین و ئەمانە لەبەرەوە بەڕاستی ئەمانە دروست نییە. ئەنجا سەر قەبران ئەگەر بۆ ئەوە بێکەوە تو بیرێک لە خۆت بکەیتەوە بۆ ئەوە بێکەوە بگەڕێتەوە بۆ لای خوای ڕەب العالەمین و تەزکیرەیەکی نەفسی خۆتی پێ بکەیت، ئەمە شتێکی باشە. بەڵام غێری ئەمە لە ئیسلامە دروست نییە سەردانی گۆڕ بکەیت بەو شێوازەی کە لەناو کردواری خۆمانە. بەعزێک هەیە، ئەینا بەعزێکی زۆر باشە. ئێمە بچین باوکمانە یان برامانەیە خزممانەیە کەسمانە ئەچین دوعای خێری بۆکەین لە خوا ئەپارێنەوە خوای گەورە لێ خۆش بێت. ئەمە شتێکی باشەوە خۆشمان بیرێکەکەینەوە لە حاڵ و لە گوزەرانی خۆمان کە ڕۆژێک دێ ئێمەش ئاوا گەڕینەوە بۆ خزمەت و بارەگای خوای ڕەب العالەمین. بەڵام نەک لە ڕۆژانی جەژنە لە ڕۆژانی جەژنا بە هیچ شێوەیەک دروست نییە، چکە ئەمە خۆشیەکە خوا بەخشێتی بە ئێمە، نابێ ئێمە بە هیچ شێوازی لە خۆمانی تێک بێت. واغفر لنا ما مضى يا واسع الكرم، واغفر لنا ما مضى يا واسع الكرم. مولاي صل وسلم دائما أبدا، مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم، على حبيبك خير الخلق كلهم. إن شاء الله خير وبركة هنا به جەژنی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت ئینشاءالله لە تەواوی موسڵمانان خوای گەورە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ وەرگرێ ئینشاءالله. وەڵا هەر عادەتەن جەژن بە قەیسی و مریشک و ئیتر فاسۆلیا و کوردیانی ئەو فاسۆلیا و قەیسی. جەناب کچی گوندی یان بووکی گوندی؟ هەردووکیانی هەردووکیانم. باسی سەردەمی هەچەنەکە گەنجی جارێک، بەڵام چەند ساڵی ڕابردوو جەژنکردن لێرە چۆن بۆ هەر پەیوەندی کۆمەڵایەتەکان هەر چێش لێنان بەم شێوە بووە، ینی هەمووی گەرم و گوڕێکی پێوە دیار بووە. وەڵاهی ساڵانی ڕابردوو نازان من بە حکمی ئەوەی ئێمە تازە تقریبان دوو جەژنە لێرە خۆمان جەژنەکەین
بەڵام پێشتر هەر خەزورم بخوالی خۆش بێ ئینشاءالله ئەوە ماڵە گەورە بوون و ئیتر ئەوان زیاتر شارەزای ئەوە بوون چیان دروست کردو چیان لێناوە بەسەر عادەتەن ئیتر ئەم قەیسی و فاستۆلیا و مریشکە بووە ئەرکەکەی بۆ جەنابەت وەکو خانمێک زۆرەیان خۆشی جەژنەکە و مناسبەکە ئەو مادووبوونەوە دەبیرە بارە چکە بەردنیەوە بێ کاتێکی زوو هەستی لە ساعت چەندەوە هەستایی بۆ ئامادەکردنیان خوا وەڵا ڕاستیەکەی ئەم شەو هەرە نەنووسم بەڵام من ئەوەی کە هیلاک منەکە بەڕاستی چێژ لێنانان چکە زۆر زۆر حەزم لێیە ئیتر لەبەر ئەوە قەت چێژ لێنان هیلاکم ناکات یاخوا لەش ساق بێ ئەم خواردنانە کوامەی خواستی مناڵەکانە کوامە خواستی مامۆسایە یان کێشەیان نییە وەڵا مامۆستا سواز بۆ خوا لە ڕووی ئەوە چیە لێنێم یعنی قەت ئەو عادەتی زۆر باشە الحەمدولله بیانوو لە خواردن ناگرێ بەڕاستی بەڵام مناڵەکان هیوایەتیان فاسۆلیایە فاسۆلیاوە ئەرەوەڵا ئەی لەگەڵ قەیسیا بینیان چۆنە وەڵا قەیسیشە خۆن قەیسیشە خۆن بەس زیاتر فاسۆلیان حەز لێ باسێکی مەسلەی چێش لێنان و ئەوە بۆکەی تایبەتمەندی چییە خواردنەکان لەگەڵ ژەمەکانی دیکە یعنی هەستەکەی ئەم خواردنی کە لە بەیانیانە لێنرێت تایبەتمەندیەکی خۆی هەیە هەرچەنەکە گەنی و ڕۆیەکی بێ ڕۆژێکی تریش هەماش لێنی جاری وای ئەو تام و بوون و بۆن و بەرامی ناکەم وەڵام من هەستەکەم ئەوە سڕێک بێ نازانم هەری بەرەکەتی ئەوە بێ کە هیلاک بووین و عیبادەتمان کردووە هەست بۆ تایبەتمەندیە کردووە بەڵێ تامەکەشی زیاتر من ئاڵێم بۆیە خۆشە چونکە زوو لێ ئەندرێت زوو لێ ئەندرێت ئیتر لەبەرەوە خۆشتر دەرەچێت لە ماوەی ڕابردوودا هەرچەنەکە جەنابتەڵی دوو جەژنە لێرەیت ئەوەی تێبینیت کرد بێت خەڵکی ئێرە زیاتر چی لێنن هەر قەیسەکە حازرە هەموو جارێ وەڵا بەتەئکید قەیسێکە و ئیتر ئێمە قاورمەی پێڵێن و مریشک و ئیتر هەیە قاز لێنێ هەیە کەڵە شێر لێ ئیتر هەچ کەسەوە بەپێی توانێ خۆ هەرچەنەکەمە هەستەکەم شوێتی تایە ئەم بەڵێەوە شیوت و پاق لێ ئەمە خانمانی بین دڵنیان سەری لێ دەرەکەم بەس من نازانمە چی برنجی چی برنج بە شویتە بە شویت و پاق لێ بە شویت و پاق لێ ئەوە ئیسەش فاسۆلیاکەشمان تێکەین لەگەڵ قەیسێکەمان ینی وابزای فاسۆلیاکەم جارە نا ئەبێ هەر بەردەوام فاسۆلیاکە هەبێ نابێ بگۆڕێ خی گەۆرەنی برۆتنەوە چی ئەم جاریان بەخواستی مناڵەکان نەبوو بێ وەکو خۆت جەنابەت چه هەستێک هەیە کاتێک کاڵێن جەژن یان خۆت ئامادەکەی بۆ جەژن بۆ ئامادەکردنی خواردن و دواتە بەڕێکردنی میوان باسێکی وەستەی خۆتم بۆکەوەکو مسلمانێک و خانمێک ئەرکیشتان زۆرە بێ دڵنیام لە کات دەڕۆژی کۆتایی ڕەمەزان لەگەڵ عیبادەدا ئامادەکاری ناوماڵیشتان هەر وەڵام من هەر دەست ئەەکەم بە چێژ لێنان بەهەج ئیشوکارێکی ماڵ هەر ئیشێک بێت ئەڵێم خوا یان بە عیبادەت لێم وەرگرا ینی ئەڵێم ئەگەر من ئەمە بە عیبادەت لێم وەرنەگرێ بەڕاستی فەوتاوین هەر لە حەدیثی شافەرمی ئەوەی کەسێکی ڕۆژوان تێر بکە ئەجر و پاداشتی هەیە لای خوای گەورە من هەمووی وارێگەڵم خۆی سپاس بۆ تۆ ینی لەشی ساخ کردوم ئەتوانم ئەم ماڵ مناڵی خۆم تێر بکەم ڕۆژ ئیفتاریان پێ بکەمەوە الحەمدولله مەسەلەی تایمی خەو ئەوەش تۆزی لە ڕەمەزانە ئیشکاری بۆ دروستە بێت ئەوەش ئەوەیتر ئەرکەکە قورسترەکە جاری وایە لەوە چێ ئەوش جەنابتەڵی شەوەکەی نەخۆتوم ناوەڵا هیچ دڵنیاشم التیزاماتی میوان و ئەو خوانەی بڕێ هەر ئەرکەکە و لەسەر قورسەکە ئەمەش خۆی بۆ خۆی بەرنامەیەکی تێبێ بۆ دانی بۆ ڕێکردنەوەی خەو بۆ جەژن و بەڵام خۆشی جەژن و بەرەکەتی جەژن ئەو ماندووبوونەی بیر جەناب بردوێتەوە وەڵاهی بەرەکەتەکە ئەوەیە من هەموو جارێک ناڵێم پێشتری بۆ باس کردی ینی بەتەمای ئەجر و پاداشتم ئیتر لەبەر ئەوە هیلاکی و مانۆتیەکەم زۆر تەسیرم لێ ناکە چکە بەتەمای ئەجر و پاداشتم کۆتا پرسیارم ئەوەیە من دوێنێ ڕۆژی ڕابردوو کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزان بوو خانەوادەی پێی وتم لای ئێمە جەژنانە نەماوە تۆ پێدوانیە بە تایبەتی مناڵ ئێمە خۆمان مناڵیمان تێپەڕانووە جاری وایە من لەبیرمە مامم 500 دیناری تەبعیەدا پێم 1000 دینارێدا پێم ئێستاکیش لەبیرم ناچێت نە پێم خۆش بووە یعنی پارەیەکی کەم بۆ لەوە چێ 20 ساڵەمەوە پێش بوو بێ بەڵام لە دڵم دەرناچێەوە هەمیشە لە دڵمایە کە دڵم پێی خۆش بۆ مامەم جەژنانی داوا بێت کە پارێکی زۆر کەم بووە یعنی ئێستاش گرنگ نییە کە ئێمە بەڕاستی ئاگامان لە جەژنانە بێ بۆ مناڵەکانمان بۆ کەسە نزیکەکانمان ئەگە بە پارێکی کەمیش بێت زۆر ڕاستە جەژنانە خۆی گەورە ینی سەغاوات دەکە ینی حەزەکە چی پێبی بەخشی لە جەژنە من خۆم یەکێکم لەو کەسانی هەتا ئێستەژەواتان تەمەنم چەند ساڵەوە ئیتر مناڵەکان گەورن الحەمدولله هەتا ئێستەش باوکم هەموو جەژنانەمەیاتێ
هەتا ئێستاژ یعنی زۆر دڵم پێ خۆشە پێش جەژنیش ئەماتێ درستە ئیتر خۆی گەورە. دوێنێ ئیحتحاحم کردوتم باوکە گیانی تر هەتاکەی تۆ جەژنانە ئەی بە من وتی هەتا من ما بێتم تۆ جەژنانە و لە لای منە چون باسی چون باسی أصاف تو تواوك قفت ئەمە ساڵ لەکەیوە ئەمە هەیەیان هەر لە دێر زمانەوە ئەمە هەبووە ئەم دامێکاوەتای من بەکردن بێ هەر ئەوە گەڕاوی گەڕاون بەڵێ ئەمان 1-2 ساڵ ئەوەنە بڵاوین بە کەمیە گەڕین چونکە دیەکەمان بڵاو بووە ماشڵا فراوان بووە وڵا فراوان بووە تا چەند گرنگە کە ئێمە لەم با بڵێن ڕۆژی جەژناگرنی یەکتی ئازاد بکەین و لێبوردە بین بەڕاستی ئەڵێ کای کۆن بەبانەکەین چاک ئێمە بۆیە ئەگەڕێن کەوا لێبوردە بین و گردنیەک ئازاکەین دروستە لەخوا بەزای ئەمە هەموو کەسێکی لێرە پەیوەندی گوندەکە حمدا بەیەکەوە چۆن زیابێ زۆر زۆر باشە سوپاس بخۆ ئارێ وەڵا پێشووتر وەکوت لە چوادەوریەکە بوون ماڵەکان بەس ساقرە ماڵەکان ئەو سا لەو دێبین بەیەکەوە بین ئێستا تۆزێ بڵایم فراوان بووە ناتوانین تەواو بە پێ بگەڕێن هەموو ماڵە ئەها ماشڵا فراوان بەرز و نزمیشی زۆر بەرز و نزمیشی زۆرتی نیە یاڵ و دۆڵ و شاخ و ڕاستە فەرمی ئارێ وەڵا چ پەیامێکەیە بۆ کەسانی کە لەم ڕۆژی جەژنە بەداخەوە مەسەلەن چیەکەن ئەچن بۆ سەر قەبران یان پرسیان هەیە تازەیەکەنەوە وڵی ئەگەرەوەی پرسەی ببێ ئەچێ سەری لە قەبلەکانە داوەچێ بۆ ماڵەکە و باشی شکر ئەمڕۆ جەژنانە وەرگرت تیارڕاڵە چەنە وەرگرت ئەڵی باوکم پێ دەزایداوێ پێنجدا پێ ئایت بشگەڕی جارێ زووە یتر پیاقی شەڵاوان نیە باشە ئەم بەیانیە ساعت چ نەسای وایبیانی زۆڵتە چی بۆ مزگەوت ئەرۆڵە باشە یەکەم کەس جەژنە پیرۆزە لێکرد کێ بوو ئای لە بیرم نیە لەبیرە نیە بەڵێ باشە ناخواردنی جەژن گەڕان کوامەی و پێخۆشە جەژن وەڵا هەمووی هەمووی خۆشە بەڵێ باشە ئەم جلانە کێ بۆی کڕی وەڵای باوک باوکو بۆی کڕیوی بەڵێ لەگەت کی ئاگەڕی ئەم دووسی کوڕێ علاگەی کە پێ نیە جگلێت و کۆ نەکردوێت ئەیکە منە ئەمانەوە خۆی وا کۆ نەکردوێت زۆر نەکردێت زۆر کۆ نەکردێت ئێسای گەڕ ئێستا دەستپێقی ئەرۆڵا لە با بڕین یاڵە با بێ کۆ بڕی ئەم برادرانە شەر سڵاو چۆنیت ماشەڵا قاتە کوردیەکە و جوانە تۆش قاتە ئینەکان و جوانە چۆن باشن با بێمە بینتانەوە باەکەم جا لە تۆ دەست پێ بکەم ئەم قاتێکێ بۆی کڕی بافیرم باپیرێ بەڵێ حەزی لە ژلی کوردی هەیە بەڵێ یەکەم کەس جەژنە پیرۆزە لێکێ کرد لە ماڵەوە لە دایک لە باوکو لە نەنکە بەڵێ جژنانە وەرگرت دیارە ئەرۆڵا وەرگرتوانە بەڵێ نەیدی بە تەقەمەنی وشتی وا باشە باش تەقەمەنی وشت بەکارمێنە با خەڵکمە ترسی و باش تاو ئەوە ئەدەم لێ وەرگرتی سڵاو تۆ چۆنیت وەڵا باشم باشی شکر لە پۆلی چەنی وەڵا من لە پۆلیسم لە پۆلیسی وەرم بەرەوە تۆ ئەم لە جوانانەکە بۆی کڕوی وەڵا باوکم باوکە باشە بۆچیەوە علاگەتان پێ لە سەردەمی ئێوە گەڕکێک مان تەواو کردو لەم کاتە خەوەڵا ئێزاتی نەدەرەوە ئێسات دەرەوە ئەرۆڵا ئەوە کاکە زۆری ماوە بۆ زوو ناتی دەرەوە وەڵای چی بکەم ئاوا ئەرۆڵا بڕیاردا هەمووی بگەڕی نیوەی نیوەی ئەی بۆ نیوەکەی تری بۆ ناگەڕی وەڵای ناتوانم ناتوانانی ئێ بۆ ناتوانانی کاکەی هەوەر بۆ ناتوانانی چی بکەم وەڵا ئاوا کاکە ئێوە هانی نادەن هەمووی بگەڕێن ئینشاءڵڵا بزانیت چۆنە ماشەڵا گەنجێکی وەختۆ قۆس تەواو بڕیارن هەمووی بگەڕێن ئینشاءڵڵا چۆنن باشن ئاوەرم بزانم چیتان کۆ کردوێتەوە چەند جگلێت کوانتان زۆرترین جگلێتان کۆ کردوێتەوە ئادەی یاڵە ئادەی ئەمە تۆ پڕ بووە نانا هێشتا زیاترمەوێ ئەمە کەمە ئەمە باشە ئەمەیان زۆرە ئەمەی تۆش باشە ئافرین ئافرین ئەی تۆ ئای دەست خۆش تۆش باشە تۆش ئافرین ئەی یاڵا پێم بڵێن جەژنانە کێ زۆرترین کۆ کردووە چەندە کۆ کردووە وەڵا من
5,500 5,500 خوانەی بڕێ 6,500 6,500 من 5,000 5,000 خوانەی بڕێ 2,250 خوانەی بڕێ ئەی تۆ 250 ئەی بژیت ماچێکم بەری ئەمە درێژ بێت ئەی تۆ 1,500 1,500 ئەی تۆ 3,000 3,000 ئەی باش 2,250 ئەی ئافەری وەڵا ماشەڵڵا قاتەکەی تۆ هەموو قاتەکانی هەمووتان جوانە ئەی تۆ 2,000 لەگەڵ خۆمانە ئافەری لەگەڵ ئێمای لەگەڵمانە هاتیتە سەرەوە ئەی تۆ ناو چییە؟ گەیلە ناگەیلانە چۆنیت باشیت عەلەیکوم سەلام وەرە بزانم تۆ چی کردووە بە ئەو جاندا و چەندی جگلێتیایە عادی یاڵە بزانم چەند ماڵ گەڕاوی عادی یاڵە بزانم پێش بڕکێ وەسەتە یعنی هێشتا ماڵی تۆش عەلاقەی ڕەشین ئەم عەلاقەم بەدڵە ئەم عەلاقەی یعنیە ئیتر وەتەمایەتانی وێڕۆ گسکی لێبە ماڵی تین ئای دەستخۆش ئەوە ئێمە نوقلانەی خۆمان ماوە وەرگرت ئای دەستخۆش دەستان خۆش دەستان خۆش زۆر سوپاس زۆر سوپاس ئای زۆر سوپاس زۆر سوپاس ئەو من جگلێت کرد ئای دەستخۆش کەناڵی پەیامە ئای دەستان خۆش وەڵڵا تەواو منش عەلاقەی ئای دەستان خۆش وەڵا منە بێ دیاری بم ئەوەتەوە ئەی ئەڵڵاهو ئەکبەر ئەی ماشەڵڵا ها دەست و دڵیان چەند سەخیە کاکە ئای دەستان خۆش کاکە ئەوە ئای دەست خۆش ئەوە توش ئەی چۆن بڵاوی ناکەینەوە ئەوە نانا حیاتان ناچێ ئیشەڵڵا چەندە پێیە چۆن دەمرکان بڵاوەکەینەوە تەوا هەمووی جگلێتی دا پێم ئای دەستان خۆش سەعات چەند دوای پێتان دەڵێم باش کێ دەنگی خۆشە یاڵڵا کێ گۆرانی خۆشمان بۆڵێ وەرە سمۆرە خان یاڵڵا تۆ دیارە دەنگ خۆشە جەژنە دەی جەژنە یاڵڵا جەژنە شیرینە لەم دار بەردی واتەنم بە فیدایەکەم سەر و گیان و بادەنم خاکی واتەنم گشتی زێڕ و زیوە لە ڕێوەت گەوهەرە ئاوی چەشتی کەوسەرە فەرزە بۆ گیان فیدایی کردن لە ڕێی ئەم خاکە بە کۆڵمردن دەسا کردینە بەسێ هەوەتین بۆ بەرزێتی قەومی کرد ئەمڕۆ ڕۆژی هیممەتە هەر بژی چەپڵێکی قاوی وەلەدەن دەی بدابی ئافەرین هەر بژی یاڵە خوایەوەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە دەشتەوەتەن ئاواکەی چەند دڵگیر و شیرینە دەشتی خۆش و ڕانگینە ئاوی کاوسەرە خاکی گاوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە سەیرانگای بەهارانی سەوزەگیای نەرم و جوانی سەیرانگای بەهارانی سەوزەگیای نەرم و جوانی سەدڵ ئاوێ حەیرانی ئاوی کاوسەرە خاکی گاوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە شەخی بەفرین و بەرزە جێی قەرەمان و مەردە شەخی بەفرین و بەرزە جێی قەرەمان و مەردە لانەی شێنی نابەردە ئاوی کاسەرە خاکی گاوهەرە پڕ لە گوڵ و نەسرینە ئافەرین چەپڵێ بۆ خۆتان هەر بژیت ئێستا چون بۆ ماڵە عادەی بڕۆن و بایەمەش تەسویتان کرد ئافەرین دەستان خۆش بێ زۆر سوپاس دەستان خۆش بێ زۆر سوپاس الصلاة والسلام عليك وعلى آلك وأصحابك يا سيدنا ويا رسول الله. دوای ئەوەی کە ژمارەیەک لە دانیشتوانی گوندەکە و گەنجانیش سەردانی ماڵەکانێک لە ئێستادا لە یەکێک لە
ماڵەکان دانیشتنێک و پشوێکی کەمەدەن و دواتر دەستەکەنەوە بە گەڕانەکانیان من پێم خۆش بوو لەگەڵ یەکێک لە دانیشتوانی گوندەوە کەسایەتی گوندەکە قسە بکەم هەم لەسەرەوەی کە بزانین دانیشتوانی ئەم گوندە سەرقاڵی چین و لە هەمانکاتدا بژێوی ژیان و ڕۆژانیان لەسەر چییە وە پەیوەندی کۆمەڵایەتەکان لەم گوندە لە چ ئاستێکدایە بە تایبەتی کە ئەوەندەی ئێمە پرسیارمان کردبێ تەنیا ڕێگە بۆ کەسانە دەرێت کە کەسوکاری یەکن لەم گوندا دانیشن واتە ڕێگە بە کەسی غەریبە نادرێت کە لەم گوندەدا هەموڵ بکرێیان خانووکایان بێتە ئەم گوندەوە حەزەکەم زیاتر لەسەر و بابەتە بوەستم و گفتوگوی زیاتر لەگەڵ یەکێک لە دانیشتوانی گوندەکە بکەم زۆر سوپاس بۆم دەرفەتە پێم خۆشە جەناب بە شێوەیەکی گشتی باسێکمان لەوە بکەی دانیشتوانی ئەم گوندە تقریبا 120 ماڵێکە سەرقاڵی چین زیاتر وڵا سەرقاڵێتەوە زەراعەت ناشکری خوا نەبێ نەماوە وازم بێبارانی شەکەم بەداخەوە وەکە ساڵێکەش دەوری زۆرە بەڵام ساڵانی کە ئاو هەبوو باران هەبوو بڵێن زیاتر خەڵک مەشغوڵی زەرعات بوو ئێستا زیاتر خەڵکی گوندەکە بڵێن بە عام خەریکی مەڕدارین و شوانی و ئیتر هەراوا ئەگەر گەرم و دەغڵودان بکرێ هەرەوەی هیچی تر نەماوە جارە جەنابەت لە ماڵی ڕابردووە کە بە گفتوگۆشمان کردووە لەگەڵ ژمارەی لە ئەنجوانی گوندەکە شاخ قسەمان کرد لەوەی کە با بڵێ هەموو ئەوانەی لێدەن کە سوکاری یەکنیانی بەرەبابوو ئەوەن خەڵکی بێگانە ڕێگە نادێبێتە گوندەکە ئەوە حکمەتی ئەوە چیەوە بۆچی وایە حکمەتەکەی وڵا حکمەتی زۆرە یەکەمەوەی کاوە ئێستا ئەومان لە ناوێک کایەکە ناسی یانی جاری وایە من یەکیکەن هەموو دێکە وایە لێک ئەمینم هەمووی دەستپاکە هەموو یەکتریە ناسێت ئەو زۆر و بۆریەی تیانیەکەوە بڵێ ئەمین نیم لە ڕووی دانیشتنەوە بتوانم دەرگاکەم دانەخم هەتا جاری وایە خۆم لە ماڵەوە دانیشتوم دەرگا دانەخراوە بیرم هەر نەبووە سیارم دەرگام دانەخستووە بە زۆر ئاسایی بۆ بەلامەوە بەڵام و کاتێکە زۆر و بۆر بوو لەوانێ بڵێم یەکتری نەناسی تووشی کێشەکانی دنیا زیاترە بیتەوە تەنانەت خۆی جیاوازی لە دێ و شاری شەر ئەوەی ینی بەجددی تۆ شارەکە هەر کەسێ بێ خانوویەکە کرێ و ئەرزێکە کرێ و کەس نییە لی بپرسێتەوە مەچێ جا گوندەکەش هەر کەس لە ناسی گوندی چیکارە بووە بە شاکی دوای هەرمووی زۆر تێکەڵین ینی ئێسەوت بە بۆنەی ئەم سەردەمە تەکنەلۆژیا وای لە خەڵک کرد فەیسبوک وای لە خەڵک بەداخەوە بە زۆر بەداخەوە ئەم جژنانە زەرفەتێکن وانە بڕوا بکە من ئاوا چەند ساڵە پێشێتە پێش ساڵە پێش یاساوانی کە وەفاتیان کردو لە ژیانە نەماون کۆ بووینەوە لە ماڵێک کۆ بووینەوە دوایی یەک بەیەکی ماڵەکانی گوندەکە گەڕای ئێستاوە نەماوە بەداخەوە زۆر بەلامەوە متاسیفم بەوەدا بەڵامی تر چاریش نییە الحەمدولله الحەمدولله لەژێر چایە و چێبەری قورئانە بژین ئینشەڵا بێ ئێمە وا نەبین مەکجۆری توانە بتوانین بگەڕێین سەردانی کەس و کار بکەین گەر نازایی لە یەکتری بکەین گوندەکەشتان زۆر دوور نییە لە سلێمانی الحەمدولله بەدەقە بڵێن بە سەعات ئەو پەڕێگە زۆر لە سەرخۆبی چارێکە دوور ڕاستە زیاتر نییە زۆر لە سەرخۆی هەندێک گەڕێکی ناوشار جاری وا هەیە درەنگتر دەگەیتە ناو شارەکە چیەوە لەو چێ زووتریش بێت من خۆم تاقیم کردوەتەوە یعنی لە ناو شارەوە گەرمێ بچم بۆ سەرچنار ئەوەنەیە گەمە ئێرە ناگەمە سەرچنار لە ناو شارە ڕاستە فەرموو ئێرە نزیکە الحەمدولله خوایە زیایکەی خوایە بەرەکەتی تێکە یا ڕەبی لە کۆتاییە پەیامێکت هەبوو حەزەکەم ئەو پەیامە بگەێنی بە کورتی و پوختی ئینشاءڵڵا کورتی و پوختی ئاەتێکی قرآنی پیرۆزەکە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا خۆزگە مسلمانانی ئێستا لە ژێر ڕۆشنایم ئاەتە پیرۆزەیە بەزەوە ناڵێم لەبەر جەناب دەڵێ شی مەکەرەوە هەر چاو لەو ئاەتە بکەن و هیچی تر تەفرەقە دروست نەبێ باش بە حاڵی خۆم زۆر بێتاقەتم زۆر خەفەتبارم بەوەی کەوا مسلمانان ئیماندارانە بینم هەر یەکە و جەماعەتێکن بەداخەوە ئەوەت پەیامەکەم تەنانەت ئەو جیاوازی و ئەو لە یەکتر خوێندنە بۆ تەوکاریەوەی بەداخەوە برایانمان وە خوشکامان لە غەزە و مامۆستا لە وتارەکەشی ئاماژێ پێکرد بەو شێوازە بە تاکید وایە ئێستا بۆ نمونە ئەهلی غەزە مسلمانان ئیمانداران هەمویان برینێکن لەسەر دڵمان یعنی معقول نییە جەماعەتێ پێی خۆشەوەیان لێت جەماعەتێ پێی ناخۆشە خۆ ئەگەر براکەم هەر ئەگەرەوەش نەبێت کە مسلمانە بخۆ ئینسانن مرۆڤ بن یعنی دیموکراسی و ئازادی لە ژێر چت سایەیەکا بەرمەسەر ئەو ئاەتەمان بەسە بۆ هەموو مسلمانانی جیهان بە تایبەتی مسلمانانی گیان ئەو ئاەتە تەفسیرکەن و لێی تێبگەن هەتا بگرە توانم بڵێم ئەوانشی کە زیاتر خەریکی قورئانن
یا لی تێنەگەشتون یانیان خوێندوێتەوە یا بیران لێ نەکردوێتەوە ئەگی ناماخونی ئەو ئاەتە تاتبیق نەکەیت و خۆش بە ئیمانار بزانیت باز ئەوە داواکەم مسلمانان بچنە سەر ئەو خەتەی کەوا خوا داوامان لێەکە دەستگرن بەو حەبلەوە کەوا خوا داوامان لێەکە تەفرەقە دروست مەکەن ئەگی نامن عیبێکم هەیە ئەتوانیت تەشریف بێنی خۆ من کەس لە ماڵی کەس دەرنەکراوە ئێستا نەمبیستوە لەسەر دینیش بێ کەسێکی ناسراوم قسەیەکەکەم بەرامبەر بە کۆمەڵێک بچۆ ماڵەکەی پێی بڵێ کاکە تۆم عیبە هەیە لەژێر ڕۆشنایەم ئاەتە ئەمە بۆ مسلمان ناوێت ئەگەر تەلەڤیزیۆن بیکەی بە دەهۆڵ یعنی جەناب فەرموو بووین بە پۆڕی خوراو ئیشەڵا من ئیشەڵا ئەوا هەسەکەم تازەبوونەوە و نێبوونەوەی ئەم دینە دەست پێکاتەوە لەسەر دەستی کێیە من نازانم ئینشاءڵڵا ئینشاءڵڵا. خۆی گەورە ئاسانی خۆی دەست خۆش بێ یارمەتی خۆ سەلام دەرمان بێ یا دەست و خۆش بێ یا ڕەبی سەلامت بن یا ڕەبی ئێوەش بەخێر بن ئینشاءڵڵا دەست و خۆش بێ یا خۆ سەلام جاجارەوە سەردارمان بکەن ئینشاءڵڵا لە خزمەتتان ناکرێت ئێمە سەیریۆگەنەوە جاجار سەردار زۆر زۆر خۆشحاڵ بووین یا خۆ سەلامت بن یا جنتين دان فبأي ناوم محمد صحيح حاجي محمد حيدر كري صالح باشا ئێمە نیشتەجێ ئەم گوندی دەمرکانین بەڕاستی گوندی دەمرکان کاکە و شاری بەڕێز ئێستاکیانە کاتی خۆی ئێمە تەنها لە دوو بنەماڵە بۆ بنەماڵی ماڵی باپیرانم حاجی فارسی حاجی فتاح ئەوان زۆر لە قەدیمتر لە گوندی دەمرکان بوون بەڕاستی و ئێمەش لە دوای ماڵی بەڵێن باپیرم باوکی دایکم کە لەم گوندیا بوون بەڕاستی تر ئێمە لێرە نیشتەجێ بووین ئێمە کاتی خۆی لە ناو خێری جافا بووین لە دەشتی شارە زۆر لە ناو بنەماڵی ڕۆزاییە دایکی باوکم و دایکی دایکشم بردوکان ڕۆزاین بەڵام ئێمە خۆمان بنەماڵەیەکی عەشرەتێکی جیاواز مفمانڵێ عەشەری چنگنی باشە ئەم عەشەری چنگنی پێگاتووە لە زۆرە بنەماڵەکەمان ئەکسەرەتەکەی عەشەتی ئێمە تا لە ئێرانە لە ڕستانە لە خۆرستانە لە کرماشانە لە بانەیە خزمەکان ئێمە ئەکسەتی لێ باقیاتەکەیکی کاتۆ من دوای لە گوندی چنگیان و بیگرە هەتام دەمرکانە و لە شارە زۆر چەندەیەکی تایە لە منتیقەی خوڕنووک و چنگەکانی خزماوتان لە سەرکان و لە دێگوندی عەرەبە و لە ناو سێ سایقا و لەم دێهاتانە ئەم عارفاوە و فەرجا و ئەمە خزمەکانی ئێمە تەخمن ناو سلێمانی ئەکسەرەتی خزمەکەمان ناو سلێمانەیە ئێمە خۆشمان بەڕاستی زۆر لە زمانێکەوە ئێمە لەم گوندە دانیشتوین ئەوە لە تاریخی باپیرە گەورەمان ئەلێرە بووە وەڵی کاکە و شاریان ئەمە خۆم بۆ خۆم لە ساڵی من هەر خولای ئەوە بووم هەر لە مناڵیمەوە خوا ئەگای لێ ئەو کاتە من لای مەلام خوێن لە ساڵی 1970 ئەو ناوە باشە باوەژنێکم هەبوو خوا ئەفریقا هەنێشتی ئاساری کە هەنشتی کۆ کردبووە هینی بنەماڵی خۆمان ئەویش منی زۆر خۆشەویست منی پێمەوت هەموو دایکمە باوەژنێش هەموو دایە دایکی ئەمە لە سلێمانی دانیشت باوەژنەکان لە دەمرکان بوو باوکم دوو خێزانی و دایکی ئەمە لە سلێمانی بوو باوەژنەکان لە گوندی دەمرکان بوو من هەموو زار بە باوەژنەکەم هەموو دایکجان ئەم ئەشیانت خوا گەر پێش مریتەوە سێتێکە باتێ بەعزەشتی کەم بوو شتەکان شتی گەورە نەبوو تۆ جەشتی شتومەک بوو تر لەوە دەستم پێ کرد هەنشتی براکەمی هەڵگرت بوو خۆی کاتی خۆی برایەک مەبوو سلاح دەستی دەچوو خۆی کوشتی بوو بە سلاح دەستی دەچوو ئاساری شتەکانی بەوە مەسەن شیتی گەرامەکەی کتێبەکانی مابوو ئەوانش بەرز منەوە ئەتە کاتی خۆشی هەم دایکی خۆم و هەم باوکم و لەو زەمان و کاتانەدا ئەزان من خولای ئەم شتە بووم ئەو کاتەن باوەڵێکم بوو وەسە باوەڵ بوو باوەڵێکی تەنەکە هەبوو سێژ دامناوە باوەڵەکە لەوێ ئەو باوەڵەتم ئەو شتام تێ کۆکرۆ تەزبیح و شتی ئاساری کۆن و هەرچێک بوو باە لێو باوەڵە دامنە ئەتی لە ساڵی 1970 دەکەی دەستی بەم ئیشەکەی لە حەبتاونەوە هەتا هیسبزان چەند ساڵەکە ئەتم من خولای ئەم شتەکەوتی مێشکم باشە لە هەمان کاتیدا من لەگەڵ هاوسەرم زۆر ڕازی نەبووم شتە کۆنانم من جازم و بە شتی کۆنە و لێفە کۆنە و شتی کۆنم ئەیتەمان ئەمە ژن پێی ناخۆش ئەم شتانە کۆکیتەوە بەڵام من بە هاوسەرم وتم هاوسەری وتم بەڵێ وتم ئەگەر تۆ دڵی من تەوێ وازە من بێنە وەڵڵاهی من شتێ لە مێشکمایە ئەمە نەکەم بەڕاستی ڕەنگە چۆن بڵێ مرتاح نیم ئەوتی ماڵ و پێ خۆشە قەیچەکە بەڵام تۆ زەرما دووری خەرو بە پاک و تەمیز بن و شت مێرە وتم ملێک شدایم تۆ ئەوە سر بەڕاستی کاکە و شاریان من ئیتر وردە ئەم شتانە بۆ نمونەوە سیلاحی تیا تفەنگی باوکمە شتی زۆر ببڵین دایکم و هین دایکم ئەمانە شتی زۆری تیاهین قەدیمتر من خولای بووم و هەرچ بوو بنە ماڵەکان هەیە زانوێنە من ئەم شتە کۆکەمەوە زۆربەی خەڵکی خۆشەویست و خزم و دۆست و ڕەفیقەکانم ئەم شتانیان هێناوە لای من وتانکە حەمەسەعی ئەم شتانە ئەپارێزێت ئەو سعاتانە من چۆن بڵی لە ساڵ ئەو کاتێککە من هاوسەرم
هێنا و ژنم هێناوە لە ساڵی لە تقریبان لە پێش هەشتاکانەوە ئیتر من ئەو سەعاتانە هی خۆم هاوسەرم بووە حەد سەعات بوویت خولای ئەم شتانە بووم خولای سەعات ئێستا بوو نمونە کاکە وشاریان مەعدە ئەم سەعاتانە ئەوە لەحزێکیش ئەوتا 40 سەعات و 40 موستی لەم هەمتا ناوە تۆ لەوێ لەگەڵ خاتووجلەکە مای گۆڕم هیوایەت مامە دا ئەم شتانم کۆ کردێتەوە ئەوی خۆم هاوسەرم قەدڵم نەهاتەوە خەڵکە بۆ چۆ فڕێی داوایان داەتی من هەر کۆمەڵم کردووە ساڵوا بۆ چەند ساعت مەکڕی دامەنان بۆ هاوسم هەموو خڕکەدەوە لە ئەخزار هاتم داوای وڵی حەزم نەکرد ئەو ساعتانە دانم بۆ منە ئەم سیلاحانە ئەم سیلاح کۆنانە ئەم شتانە کە بینیتە لێراجانە بۆ منەوە سەر و کڵاوی بۆ منە خوار عدێ خۆش بهینی دایکمانی باوەژنەکەم ئەو شتانە هەموو لێدا احتیفازم پێ کردو هیواتم ئەم کتێب بوو نووسین وشتەیە کاکە وشار جا بەڕاستی کتێبەکە من زۆریشتی ئاینێشتی کۆمەڵایەتیشتی مێژوویشتی تاریخی کتێبی شەرەبنا ئەنوا کتێبی زیاتر هیواتی مێژووە پێش هەموو شتێ من سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێستان وەکو خۆشەویستی جنابتان کە هاتنە ماڵەکەی منەوە یەخوا بەخێر بێن سڵاو ڕێزم هەیە بۆ یەک بە یەکی هەموو ئەو پەیامنێرانین کە لە ئیزاعی کۆمەڵی ئیسلامین لەگەڵ مامۆستا مەلا عەلی بەڕێز کە ئازیز و خۆشەویستمە حەزەکەم ڕسمەکەیشی لەگەڵ ئەو ڕسمی ئەویش هەر پیشان بن لەگەڵ مامۆستا عەلیم زۆر خۆشەوی من بەڕاستی من کاکە وشار من ڕێزم هەیە بۆ هەر هەمووتان بۆ هەموو حیزبان بەڵام من خۆم بەنسەتی خۆمەوە باوەڕ و قەناعەت کە تەدەخولی حیزباتی نەکردو لایسا چکە بۆکو باسم کردی بۆ ئێمە بەرنامەیەکمان هەیە و پێشەوایەکمان هەیە کە وەکو محەممەد پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هەموو شتێکی بۆ ئێمە خۆشەویست کردووە هەمووکو وەتەمان وەکو خاکمان وەکو ناموسمان وەکو دیباکەری وڵاتمان وەکو خۆشەویستی وەتەن و خاک و گوند و لادەکانمان وەکو هەموو شتێک بەڕاستی ئەو بەرنامەیەوە بەرنامەی محەممەد پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بۆ دنیا و بۆ قیامەتمان مای ڕزگار بوونمانە ئەتێمە پێویستمان نییە بۆی بەرنامەی کە بێ ناو خۆمانەوە من بەنسەتی خۆم ئەمە پەیامی خۆمە بۆ جەنابتان ڕێز و سڵاوم هەیە بۆ خۆت و بۆ هەموو کەسانی کە هاتنە ماڵەکەی منەوە هومێد دەکەم بەخوای گەورە جەژنی ڕەمەزان بێ بە خۆشی و بە بەشارەت بۆ هەموو برانی موسڵمان بە تایبەتی بۆ کوردستان و بۆ عێراق و بۆ سەرجی موسڵمانانی هەموو وڵاتەکانی جیهان سڵاو لە هەمووتان بێ جەژنی هەمووی پیرۆز بێ ئینشاءڵڵا ئەم ژەرنە بێ بە مای خۆشی برایەتی ئەم حیزب و لایەنانەی ئێمە یا ڕەبی خوایە ئینشاءڵڵا ئەوان یەکگرن و ئێمەش لە پایانای ئەم وڵاتە خۆشەویستە ئەمانەمانە بەحەسینەوە متكئين على فرش بطائنها من استبرق وجنى الجنتين دان یەکێکی دیکە لە تایبەتمەندەکانی گوندی دەمرکان فێرگەی ئەسب سوارەکەیەتی کە یەکێک لە ماڵە ناودارەکانی گوندەکە کە سەپەرشتی بابەتەکە دەکات دەتوانین بڵێن لەم جەژنەدا دڵخۆشیێکی دیکەی لە نێوان دانیشتوانی تەواوی گوندەکە دروست کردووە بە تایبەتی منداڵانش کە چوادەوری مەیدانەکەیان گرتووە منیش وابزانم ئەمە دووەم جارمە سەر ئەسپ ئەوە دەکەوم یەکەم جار فڕێداوم بیناریشی کردوم بەس دووەم جار ئاوا بە هاوکاری ئەم برایانە توانیم هەرچۆن بێ لەسەری بۆسمتر ئاخرمان خێر بێ هەڵمان نایەتە خوارەوە پێم خۆشە سەرەتا پێشەوەی باسی جەژنەوەکەم باسێک لە فێرگەکە بکەین سڵاوتان لێ بێکە حاجیگان زۆر سواز بۆم دەرفەتە چۆن بوو بیرتان لەمە کردو فێرگەیەکی ئاواتان هەبێت یاخوا بەخێر بێن وڵا ئێمە وەکو ئەسب سواری ئێمە لە باوباپیرمانەوە ئەمەمان بۆ جێماوە ئەمە ئیسەی خۆمانیە ئێمە لە قەدیمیشەوە باو باپیری ئێمە خەریکی ئەمە بۆ هەر ئەسب سواری و ماینوشتی بووە ئیتر مێژوش خۆخەتر لە کەس ناکە هەر ئیشێک بوێ بەرە بەبەرە خەریکیەوەون ئێمەش بەخوا ئەمەمان بۆ جێماوە لە ڕابردوەکانمانە هەر خەریکین پاراستن و ئاگا لێبوون ئەوەی تۆزی زەحمەت نییە بەرە وەڵا زەحمەتە بەڵام کاکە بوونەکەیشی خۆش بەتەکید لێمە تایبەتمەندێکی گوندەکەیە ئارێ وەڵا لەخوا بەزیێ تایبەتمەندێکی گوندەکەیە و ئەم جاشتێکی زۆر خۆشیشە و خەڵکی و دۆست و ئەنسارمان لە سلێمانی و لە هەولێر و لەملا و لە شوێنەکانی کۆیەت ئیتر ئێمەش لە خزمەتیان نابین بۆ خۆمان بە تااقەتی خۆمان سواری پێەکەین ڕاوەتانجیان پێەکەین ئیتر بۆ خۆمان هەرچیمان بیوێ ئیشەکانمانە ڕۆ ئەلحەمدولیلا وەکوت ئەم مەیدانتان دیاری کردەوە فێرگەیەکی تایبەتیتان وەکو چۆن بڵێ حکومە شوێنێکی تایبەتی وەڵا خۆمان ئەممان کردەوە خەلە نەبووە ئەوەمان نەکەیسە لەوەمان دیارا بەڵامیسەوە خەلەیە ئەمەمان دیاری کردەوەش باشە ئەمەش پەیوەندی کۆمەڵایەتەکان تون تۆڵتە دەکاتەوە ئارێ وەڵا ئەو دوو سەگە بین شێوەیان تۆزی جیاوازە بەڵێ لەگەڵ ئەمانان یان
چۆن خۆتانە بەڵێ خۆمانە تانجەکە ئەمە هین ڕاوە ئەمەی ڕاوە لەگەڵ ئەسپوینەکە وا ڕاهاتن ئەمانیش دایم بۆ هەرکوێ بچن ئەمانش بە دوانویەن ڕاستە فەرمی ئەوە دووڕەگی پێڵێن ئەوە سەگێکی ئەجنەبیە بەڵێ ڕاستە فەرمی یعنی ئەو گرنگیشتان بۆ داوە تانجی هەبی وەڵا هەمانە تانجیشمان هەیە 4-5ێکمان هەیە ئایبێ توولەمان هەیە شتمانەیە ئێستا ئەسپانە ناویان چییە؟ وەڵای هەرێکی ناوێکیان هەیە بڵێ ئەوە پاڵەوانە بڵێ ئەی بەسەرەن کوێتیە کوێیە ئەمە کوردی ئەمە کوردیە ئەی بیانیتان نییە؟ بیانیشمان هەیە بەڵام ئەوە میسڵیە ئەو میسڵیە بڵێ ئەرێ وەڵا کا حاجی باسێکی لە جەشن بکەین بڵێ هەر بە کورتی پەیوەندی کۆمەڵاتەکان دەمرکان بە شێوە گشتێکی چۆنە وە جەژنان تا چەند ئەو بەدەمەوە بوونە هەیە دەمرکانی ئمڕۆ خۆت بینی دەمرکان حەمد و سەنا بۆ خوا چەندێکە پیاوێکی غەریتیان نیە هەموو ئامۆزا و ئامۆزازا و خاڵۆزا و پاڵۆزا و پورزازا و یەک غەوریتیانی بڵێ وەڵا ئەمە غەوریە هەموو زۆر بەرەکەتین ئەم سەردەم و زروفە قەدیمەکانی زووی پێش ئێمە نابەست پێش ئێمە باوەڕ و متمانە بێت دەستێژیان لە یەکترینەوە سەردۆ پیا و ئافرەت ئەمەنە تێکەڵ بوون وەڵڵاهی من وەختی وا بوو خوای زانیەوە کا حەمەڕەشێ بە یەکمانەوە بە باوکمان باوکی یەک مامە بوو هەر کەس نێزانێمە مامەیە مامەنیە ئەمەنە کاتی خۆی یەکێتێکی خۆشیان بوو ئێستش لەخوا بەزای ئێمە هەر وای حەمد و سەنا بۆ خوا نەمان گۆڕیە بڵێ گۆڕین ناوەڵا لەخوا بەزای نەمان گۆڕیە کا حاجی کۆتا پرسیارم مەسلەی فێربوونە ئیسا من ئەگەر بێم فێر بم چەند ڕۆژم پێویستە چۆن هاوکاری قەنیان هاوکاری ناغەڵن کاکە بڕۆ خۆ فێرکە و دوایی بێت کاکە ئیسا ئەمە کە تۆ خەریکی ئەمە ئەگەر تۆ لێ نەترسی بە دوو سەفەر فێرەوی بەڵام ئەگەر لێشی بترسی بەخوا هەتا قیامەت ناوێت وەکو سایەقێکە وایە ئەرێ وەڵا هەڵتەداتە خوارێ ئەرێ وەڵا هەڵتەداتە خوارەوە ئەرێ وەڵا هەمانە ینی هاوکاریانەکەن ئەیکەن بەڵێ ئیسە لە وەختی وایە یەن لە سێمانی وە گەنج و شدیەت ئێتر تەبعاً ڕێنمایەکان یەکەن کەرتە دوان و دوایخوان فێرەون و کەسیان تا لەسەرم ئەسپە کوردیە نەکەوتینەتە خوارەوە با کۆتایی بە بەرنامەکەی جەشنمان بێنین و خوانەخواستە جەژنەکەمان لێ ناخۆش نەبێت تا بەرنامە و بە ئێگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەستپێرم کە سپادە زایە ناکات و زۆر سوپاسی تەواوی دانیشتوانی گوندی دەمرکان دەکەین کە ئەم جەژنە لەگەڵیاندا بووین و ماندوومان کردن یەکێ لە تایبەتمەندیەکان لە ئەم جەژنە يا الله 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 خوێنەکان بەسەر گوندی دەمرکانە کاکەوە لەیسەوە بەڕاستی یەکێک لە تایبەتمەندیەکانی گوندی دەمرکان لە ژیان مامە یەکەم جارمە من دوو جار نانی جەژنم خوارد دوای ئەوەی کە چوینە ماڵێک بە زۆر وتیان ئەمە ئەوە نییە بێ دانیشینانەکە خۆی دوایی قسەت بۆکەین دوای ئەوەی کە ئێمە نانەکەمان خوارد مامۆسای گوندیش گوتی ئیلا بیلا ئەمە نییە بێ بێنەوە لە ماڵ ئێمەش نان بخۆن واتە دوو جار نانی جەژنمان خوارد دووبارە بمێنم بە خۆشی و خواتان